یانەی نەفت زیاتر لە هەفتەیەکە لە نێو کەمپێکی مەشق و ڕاهێنانی چڕدایە و بۆ ئەم ساڵی شاری هەولێری هەڵبژاردێتەوە تاوەکو تێیدا درێژە بە ئامادەکاریەکانی بۆ وەرزی نوێی خولی ئەستێرەکانی عێراق بدات. تیپەکە ڕۆژانە لە دوو کاتی جیاواز بەیانیان و ئێواران مەشقەکانی ئەنجام دەدات. بعد انتهاء الفترة الأولى دخلنا في معسكر تدريب في شمال العراق في كردستان العراق بالتعريف في معهد تربيل. دوای تەواوکردنی ماوەی یەکەم لە ئامادەکاری لە هەولێر کەوتینە نێو کەمپی مەشقەوە. لە هەفتەی یەکەم مەشقەکان بە شێوەیەکی تەواو ڕێک و پێک ئەنجام دران. پێم وایە تا دێت ئاستی تیپەکەمان بەرزتر دەبێتەوە. پێم وایە ئەم وەرزە قورستر دەبێت و ئاستی تیپەکان جیاوازتر دەبێت. بەڵام ئەم سەقامگیریەی لە ستافی هونەری و یاریزانان لێکەوتەی باشی دەبێت. من ئەمە سێم ساڵە لەیانەی نەفت بەردەوامم. ئەم وەرزە گۆڕانکاری تەنیا لەو شوێنانە بووە كوا إما بيويستمان بوا. فريقنا أعتقد الاستقرار الفني للمدربين، الاستقرار الفني للاعبين، هذا راح يعطينا قوة مضاعفة. یانەی نەفت کەمترین گۆڕانکاری ئەنجام داوە. عادل نەعیمە بۆ سێم وەرزی بەدوایەک وەک ڕاهێنەر لەگەڵ یانەکە بەردەوامە و دەیانەوێت بە جێگیری تیپەکە بەرەو ئەنجامی باش بچن. دیاری ئاخی بەرگریکار بۆ سێم وەرزە لە نەفت بەردەوامە و دڵخۆشە بەو گرنگی پێدانەی یانەکە پێیەوە. وڵی ئەقدی زۆرم بۆاتە بۆ تقریبی چواریانە ئەقدا پێشکەش کردم لە دەرەوەی بەغا و ناوەوەی بەغا. بەڵام من لە نەفت مرتاحم زۆر بۆ ڕێزێکی تاوام لێگرن بۆ ڕێسیلادی بە تایبەتی هەموو ساڵێ وام لەیەکا کە عقد بکەمەوە لەگەڵیانە. بەڕاستی هەموو جارێڵێ ئەگەر نەیتە بەغا عقدمان لەگەڵانەکەی تۆ خۆم لێم بە دواتە وەست لێوانی. ڕێزێکی تایبەتیم لێگرێ و بۆیە هەموو ساڵی شەڵا لەگەڵیاناوە. بۆراگە کێشەی سا بۆ شت لەبێ دایبە خۆتان دەزانن دایب ئەساسی بووە و خوش گەورەی شەڵا تەندروستیمان باشەوێ. یانەی نەفت دوو وەرز لەمەو پێش پلەی پێنجەمی لە خولی ئەستێرەکانی عێراق بەدەستێنا، بەڵام وەرزی ڕابردوو 11ەم بوو. هەر بۆیە کار بۆەوە دەکات بگەڕێتەوە شوێنە گونجاوەکەی خۆی و ڕکابەری یانەکانی پێشەوەی ڕیزبەند بکات. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.